پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ خەیڕوکم من تعلم القرآن وعلمه. خۆشەویستەکانم، قورئان کەلامی خوایە، بەڕێزترین مرۆڤ، بەقەدرزانترین مرۆڤ، مبارەکترین ئینسان لە ئەم زەویا کە بسۆڕێتەوە ئەو کەسەیە کەوا قورئان فێری خەڵکەکە و ئەو کەسەیە دانیشتووە ئەبێتە خزمەتکاری قورئان و قورئان فێر ئەبێت. دەستێک پەنجەیەک بە پەڕەکانی قورئان نەخشابێ ئەبێ مبارەک نەبێت. پێیەک ماندوو ببێت شەکەت بوو بێ بۆ حیفزکردنی قورئان و هاتوچۆکردن ئەوە نەهاتوچۆ کاتا قورئانە خوێنی ئەبێ ئەم کەسە مبارەک نەبێت، ئەبێ باشترین خەڵقەندەکانی خوا نەبێ، زمانێ پارا و تەڕاو بوو بێ بە وشەکانی قورئان ئەبێ ئەم کەسە لە هەموو کەس باشتر نەبێ، مەعیدە و گەرویە قورئانی پیا ڕۆیشت بێتە خوارەوە ئەبێ ئەم کەسە باشترینی خەڵقەندەکانی خوا نەبێت، دڵێ پڕ ببێ لە وشەکانی قورئان لە سوورەتی فاتیحە تا سوورەتی ئەنناس ئەبێ ئەم کەسە بەڕێز نەبێ، ئەبێ قەدرزان نەبێت. خۆشەویستەکانم، برا عەزیزەکانم، هەر کەسێک خوای خۆش بێ سوبحانه وتعالى بە مانای کەلیمە ئەبێ بچێتە خزمەتی ئەو قورئانە، هیچ نەبێ جوزئێ لەو قورئانە، دە جوزء لەو قورئانە، دوو جوزء لەو قورئانە، هیچ نەبێ بتوانێ شتێ لەو قورئانە حیفز کات، چونکەم ناکرێت. ئەمانە وشەی خوان. خۆشەویستەکانم، ئەم ئاەتانی کەوا ئەخوێندرێتەوە ئەمانە کەلامی خوان، خوا خوێندوێتەوە سوبحانه وتعالى. اینجا هاتوۆتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جبریل بەگوێیە خوێندوێتی ئەویش خوێندوێتەوە. ئەمانە وشەی خوان. خۆشەویستەکانم، هەر کەسێک خوای خۆش بێ دڵی پڕ ئەکا لەو وشانە، چونکەم سەروەرمان ئەفەرمێ إن الذي ليس في جوفه شيء من القرآن كالبيت الخرب. ئەفەرمێ هەر پیاوێ هەر ژنێ هەر ئیماندارێ بەشێ لە قورئان لە سینگیا نەبێ، لە دڵیا نەبێ، ئەو دڵە وەکو ماڵێکی وێرانە وایە. تخوا خۆشەویستانم، ماڵێکی وێرانە هەموو کەسێ سەری پیاکات، بەخوا ئەم دڵەش قورئانی تیا نەبوو هەموو فیتنەی ڕووی تێکات. کلیپی گۆرانی چۆپی بۆم دڵاگرن ئەگە قورئانی تیا نەبێت، ئەگە قورئانی تیا نەبێ ماڵێک دڵێک والله ئەم دڵە مسلسلات و کلیپی گۆرانی و گەعدەی گۆرانی بێژان ئاوەدانی ئەکاتەوە. بەخوا ئەوەش بزانن هەر لە خۆمەوە بۆ تەواوی ئوممە ئیسلامی کەس لەم سەردەمی پێشکەوتنەیە بەخوا عوزری نییە لای خۆ، بەخوا خوێنەوار و نەخوێنەوارمان، زانا و نەزانمان، مامۆستا و قوتابیمان کەسمان عوزرمان نییە لای خوای پەروەردگار. یەک عوزرێکمان نییە. نەخوێنەوارە ئەزانێ فەیسبوک بەکار بێنێت، ئەزانێ چاتکا لەگە خەڵکە، ئەزانێ ڤیدۆ بڵاو بکاتەوە، ئەزانێ شێری بکە، ئەزانێ لایک بکە، ئەزانێ دڵەکەی بۆ بکە، ئەزانێ کۆمێنت بنووسێ، بەڵام کە قورئانەکەیەتە پێشەوەڵێ من خوێنەواریم نییە. ئێمە هیچ کەسێک لە ئێمە عوزری نییە. 4 سەعات ئەم مۆبایلە بەدەستمانەوەیە، میوان دێ مۆبایل بەدەستمانەوەیە، لە ناو سەیارەیە مۆبایل بەدەستمانەوەیە، 4 سەعات لە خزمەتی مۆبایلێکابی ڕوبەما ڕەنگە گوێ لە فلیمێ بگریت، گوێ لە گۆرانیە بگریت، یا سەیری بۆ خۆت ڕسم بکەی، یا بەسەرهاتێ لە فەیسبووکا بخوێنیتەوە. تۆ ڕۆژانە 4 دقە بکە خزمەتی قورئانەوە، بزانم ڕۆژی ئاەتێ فێر ئەبییان نا. بە تایبەت گەلی کوردی موسڵمانی ئێمە من کوا نابینم مسابقەیەکی قورئانی لەم کوردستانەیە بکرێت إلا ما قل ونەدەر. بەکەم ئەبینینەوەش لە ڕەمەزانانە، مەگە حزبێکی ئیسلامی پێی هەڵسێ، مەگە ڕێکخراوێک پێی هەڵسێ، ئەگینا کوا ئەهلی قورئان، کوا مزگەوتەکان کە جاران ببۆ شوێنی منبەعی حافظ قورئانەکان. ئێمە لای ئێمە مزگەوت بەس بەوە کراوە نوێژی تیا بکرێت. مزگەوت لە سەردەمی پێغەمبەرا صلی الله عليه وسلم ئەسڵەن هەموو سیاسەت و بەڕێوەبردنی دەوڵەت لە مزگەوتا بووە، خەستەخانەکانیش لە مزگەوتا بووە، تیماری بریندارەکان کراوە لە مزگەوتا کراوە، حافظ قورئانەکان لە مزگەوتەکانە دەرچوونە، ئەو هەموو قائید و سەروەرە لە مزگەوتەکانە بوونە. بڕۆ ئەوانەی خۆمان نالیتە مەحویتە هەموویان گشتیان لە مزگەوتەوە ئەم پیاوانە بوونەتە قائیدی خەڵک، بوونەتە سەروەری خەڵک. ئێمە دوای 5 نوێژەکە ئیتر مجێوری مزگەوتەکە دوای چارێکی مزگەوت داخە، ئەڵێ ئەمری ئەوقافی لەسەر نابێ بیکەینەوە.